ئێستا ئێمە لە ناو ئەشکەوتی دەرزیلەین کە لە بڵێن ناوەکەی کە خەڵکی ئەم ناوچێ پێڵێن ترشاوەکە، بەڵام ئێمە ناومان ناو ئەشکەوتی دەرزیلە. طبعاً ئەشکەوتی دەرزیلە دیسانەوە لەسەر ئەو پێکاتە جیۆلۆجیە کە تایبەتە بە ئۆلیگۆسین. ئێمە ئەگەر باز لە دروستبوونی ئەشکەوت بکەین دوو جۆر ئەشکەوتمان هەیە، جۆریشیان پێڵین ئێپیجەنیک کێڤ یان کارست، دووهەمیان پێڵین هایپۆجەنیک. ئەمە لە جۆری دووهەمە کە پێڵین هایپۆجەنیک، ئێمە وتمان ناوچەکە ناوچەیەکی نەوتیە و مەوادی هایدرۆکاربۆنی تایە. لە ژێرەوە ئەو مادە هایدرۆکاربۆنیانە کە یەنە سەرەوە هەروها ئەو H2S بەبوونی بەکتریایە کە ئەسیدۆثایۆباسیلس ئەم H2S کێتە سەرەوە. بەکتریایەکی جیاوازە لە دروستبوونی ئاوەسپی کە وەکوتمان چۆن ئەو H2S دروستە بێ. H2S دروست بوو، بەڵام کە هاتەوە سەرەوە دیسانەوە ئەم H2S بوونی بەکتریایەکی کە بەبوونی ئۆکسجین و ئەکا لەناو ئەشکەوتەکە جۆرێک لە بڵێن ترش دروست بکا کە ترشی H2SO4 واتە ترشی کبریتات کە ئەمە ترشێکی بەقوەتە کە ئێمە سەیری بکەین لەناو ئەشکەوتەکە. طبعاً 5 سەرچاوە هەیە، گەورەترین سەرچاوەیان طبعاً پێچەکەی ئەتیادیە لە 7.6 لە عێراقا یونیکە تایبەتە تاکە و لە عالەمیشا دوو شوێنی تر هەیە، یەکیشیان لە ئەمریکا ویشیان لە مەکسیک کە کانی کیڤی پێڵن و لەوەی ئەمریکاوە کیوڤا کیڤ لە مەکسیک. تەنیا و تەنیا لە جیهانە ئەم سێ شوێنە بە شێوەیەکی سروشتی ترشی H2SO4 دروست ئەبێ کە ئەمە لە هەموو عێراقا بەس لێرە دروست ئەبێ کە لە لەوانەیە زۆر کەس بڕوانەکە چۆن ترشی H2SO4 لە سروشتا دروست ئەبێ. ئەمە بینیمانە بەس لە تاقیقەکانە ترشی H2SO4 دروست ئەبێ، بەڵام لێرە فعلا دروست ئەبێ. و ئێمە طبعا لە ساڵی 2008 و 9 ئێمە خەریکی دراسی ئەم منطقەین. پێشووتر بەڕێز دکتۆر سەردار لە ساڵی 1999 بۆ 2000 ئەویش لە توێژینەوەی ماستەرەکە بەشێکی ئێرە بۆ وەریگرتووە. من و دکتۆر پۆڵاخانەقا توێژینەوەکەمان کە کرد. دوای ئەوە بەو حکمی علاقاتە ئێمە هاتین دوو تەلەبەی ئەڵمانی دوو کچ کە ناویان ئانە سایتەر و کارین هایلاند بوو. ئەم دوانە هاتن لێرە تێزی ماستەرەکانیان لەسەر ئەم ئەشکەوتە بوو و هەروەها لەسەر ئاوەسپی بوو. ئەم توێژینەوانە کرا لەسەر ئێرە و خۆشبەختانە دوو بڵین ماستەرنامەی زۆر باش بوو و زۆر ئیشی باشی تیاکرا. ئەکرێت لێرە ئیستیخلاص کرێ و ئیستفادە لەوە بکرێت دیسانەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پرۆژەیەکی سەرچاوەی داهات ئەکرێت ترشی H2SO4 لێرە دروست بکرێت لە ئەنجامی ئەو بەکتریایی کە هەیە لەم ناوچەیە. یعنی ئەگەر سەیری بکەین ئێمە ئەمە سەرچاوەیەکیان ئەوە دوو سەرچاوە، ئەم دوو سەرچاوەیە pH ئاوەکانێکیانێک بۆ ئامێرانی کە فەحسمان کردو هەندێک ئامێر 1.8 دەخوێنێتەوە، هەندێک ئامێر 1.5 دەخوێنێتەوە، ئەوەی کەیان 3.6. یعنی ئەمەگە بە زۆر کەس بڵێ بڕوان ناکا. بەڕاستی کە ئێمە توێژینەوەکانمان نەنار بۆ گۆڤارەکان زۆر کەس ئەی چۆن ئاوێک هەیە لە سروشتە pH 1.8 بێت، بەڵام ئەوە بینین بە واقعی هەچ کەسی ژەوێت تێست بکا بابێ. بەڵام طبعاً بەشێکی تری ئەوەی ئاوەکەی کەوتمان ئاوە سەرێکەکە لەو پشتەوە کە هەڵە قوڵێ ئاوێکە لە ڕووی pHەوە بڵێن نزیکی حوتەکانە 7.2 7.3 یان 7.4 بە هیچ شێوەیە خەڵک نابێ ئەم ئاوانە بخواتەوە یان بیکا بە لەشیا، چونکە بەڕاستی لەوانەیە پێستت بسووتێنێت ویان جلەکانت بسووتێنێ و هەروەهاوانەی ئەڵقەی زیوان لە دەستایان ڕەشە بێ. بەڵام ئاوەکەی تر ئەوەی کە کبریتی زۆرە و هەروەها ئەوەی ئاوەسپی ئەمە خەڵکە توانێ خۆی پێبشوانەی هەندێک نەخۆشی پێستی خوراندن و ئەمانە، چونکە ئەبینین لە هەموو جیهانە ئەو شتە هەیە، لە تورکیا هەیە، لە هەموو عالەما هەیە کە خەڵکەچێتە ناو ئەو حەوزانەی کە ئەو ئاوانی کە کبریتی تیا حتا لە حەمام عەلیلیش هەمان شێواز هەبوو. لەبەرەوە کەواتە ئەمە سەرچاوەی یەکەم و ئەوە سەرچاوەی دووهەم. ئەو دوو سەرچاوە ئەمە بۆیە ناویان ناوە ترشاوەکە، بەس ئەو دوو سەرچاوەیان کە ئاوەکانیان ترشە، بەڵام ئەمەی تریان و هەروەها بەشێکی تریش کە لە خوارەوێتە دەرەوە داخڵە بێنەوە و هەموویان ئەمانە لە کۆتایە یەکەگرن و کۆچۆن لە کەمجار باسمان کرد لە ئاوەسپی لێوە ئەم ئاوانە هەمووی لەو سەرۆیەتەوە دەرێوە لەگەڵ بەشی دووهەمی ئەوەی کە ئەهاتە دەرەوە یەکەگرن و ئاوەسپی پێکێنن. ئەبینین ئەمانە هەمووی ئەکەوێتە خوارەوە دیسانەوە ئەم جپسنان ئەم کبریتەی کە دروست بووە وەروەها ئەو جپسمێ دروست بوو ئەکەوێتە خوارەوە دیسان لەگەڵ ئەم ئاوە ئەتوێتەوە و ئەکات بڕی ئەو کبریتاتی کە لە ئاوەکایە دیسان زیادی بکە و بۆشە ئەبینین کە یێتە دەرەوە لەو سەر کە وەکو یەکەمجار کە بینیمان ڕەنگەکەی زۆر سپیە بێت، چونکە بڕێکی زۆر کبریتاتی تیا ئەتوێتەوە تا ئاگاتە شوێنی مەبەست. یعنی ئەمە هەمووی بینین زۆر وازەحە ئەم چاڵانە کە دروست بوون هەمووی لە ئەنجامی توانەوەی بەردەکەیە کەواتەمە ژێری ئەشکەوتەکەیە و ئەوەش لەویا کە باسمان کرد بەم عملیەتە هەم دروستبوونی ئەشکەوتەکە، دروستبوونی کبریت، دروستبوونی جپسم، ئەمانە هەمووی بڵێن کالێکی شیمیایی و جیۆکیمیایی سروشتین کە وەکوتم لە عێراقا تاکە
بەڕاستی شوێنێکی زۆر سەرنجڕاکێشە ئەم ناوچەیە لە ڕووی زانستیەوە وەلایەزال پێویستی بە توێژینەوەی زیاترەوە چەند ئێمە توێژینەوە ئەوکان کە باسم کردومانەوە خەڵکانی تریشکە کردوێتی ئەمە وەکو ئەو بابەتە زانستێکە کە لێرە هەیە.